پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن باسی قۆناغی حکومڕانی کورد و ئاوات و ئامانجەکانی شۆڕش دەکەن لە خەباتی چەکداریەوە گۆڕانکاریان کردو و بوونەتە ڕێکخراوێکی مەدەنی و داکۆکی لە مافی پێشمەرگە دەکەن. پێشمەرگە بووین سەردەمی شاق ومێدمان ئەوە بوو کە ئەم میلەتەمان لەم مهنەتە ڕزگارکەین لەم بڵێن لەم کارە سات و ئاراو بەزمانە ڕزگارکەین کە ئێستا کەوتونەتە ڕۆژێکی کە کە ئێستا خەڵکەکە ڕزگار بۆ بەڵام بەو شێوەیە کە ئێمە ئەمانویست نییە بەو شێوەیە نییە بەڵام ئێمە هیوادارین ومێدمان ئەوەیە کە ئەم سەرکردایەتی نوێیە کە ئێستا ئیش و کاری یەکێتی ئەبا بەڕێوە هیمەتێکی جارانە بکەن بە خەڵکەکە ئیتر دڵی ئیسراحەت کە و کۆنگرەی ئەم جارەمان کە بە سەرکەوتوی ئەنجامدراوە لە کۆمەڵە خەڵقی نوێ و گەنج ئینشەڵڵا لە نوێخوازیە بەردەوامە بین و واز لە خەبات و شۆڕشمان نایەنین ئەوە هیوایەتی تاکی کۆمەڵی پێشمەرگە دانەبراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. پەیکەری پێشمەرگە بۆ تا ڕەمزی بەرخودانی کورد با بڵندی لەسەر بارگای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان دانراوە لە سایدا خەباتی ڕێکخراوەی پەیڕۆ دەکەن و بۆ یادی یەکێتیش گەشتبینن با هەڵبژارنی سەرکردایەتێکی نوێ و داوای باشکردنی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم سەرکردایەتیە نوێ دەکەن. بای دامزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەندامان و کادرانی یەکێتی و خەڵکی کوردستانەکەم هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردووە چۆتە ناو خەڵک و وعدی بەڵێنی بە خەڵکاوەکە ژیانی وەکو خەڵک و هاوبەشەکانی خۆی بێ هیوام وایە لە داهاتووە سەرکردایەتی نوێ و بچنە ناو خەڵک بە بێ جیاوازی خزمەتی کۆمەڵانی خەڵک بکەن چونکە ئێمە ڕاستە وەکو یەکێتی خەباتمان کردووە بەس خەباتەکەمان بۆ هەموو خەڵکی کوردستان بووە. کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان زیاتر لە 2000 ئەندامیان هەیە و پێک دێن لە هەموو ئەو پێشمەرگانەی کە بێ دابڕان بەشداری شۆڕشی نوێی گەلی کوردستانیان کردووە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.